کاریگەری ڕێکلامی دووڕاندیەکەین لەسەر گەیاندنی پەیامەکان بە شێوازێکی گشتی با بزانین خودی ڕێکلام خۆی چەند جۆری هەیە تا چەندێک ئەتوانێت لە ڕێگەی ڕێکلامەوە تۆ ئەو پەیامی کاتە بتوانیت بیگەێنیت باسێکیش لە جیاوازی ڕێکلامێک پێین بۆ نەکە لەسەر پۆستەرێک ئەکرێت لەگەڵ ڕێکلامێکە لەسەر دیوارەکان ئەکرێت چه جیاوازیکە ئەمانە کۆمەڵک بابەتی تر تاوتویەکن لەگە زۆر بەڕێز کۆسار ئازاد کە بەڕێزیان گرافیک دیزاینەرن ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە کاکۆ سار سلااو لێ زۆر بەخێربێ زۆر خۆشحاڵم بۆ ئەم دەفەتە بەخێراتی سەر چاوان یەکەم کەناڵژوانەکەی کورساتە میشە دەست پێشخەرە لە وروژانی ئەو بابەتە هەستیار و زۆر گرنگانی کە ڕۆژان لە ناو کۆمەلگایە دەستە خۆش بە سواز و ئامادەبوونی بەڕاستی شت بە هەر سەرەتا لەوە دەست پێ بکەین کاڵێن ڕێکلامی دووڕەهەندی و مەبەستمان لێ چییە؟ ڕێکلامی دووڕەهەندی یان گرافیک دیزاین ئێمە ڕۆژانە بەر کۆمەڵی شتێکەوەین لەو بابەتەیە بۆ نمونە لە دووتوێی گۆڤارێکە لە پەڕاوی کتێبێکە لە کۆمەڵێ بابەتی ترە ئێمە بەردەوام چاومان بەر ئەو شتانەکەوێت کە ئێستا کاریگەریکی زۆری هەیە لە دنیای پێشکەوتنە ڕێکلامی دووڕەهەندی گرافیک دیزاین کاریگەری زۆری هەیە لەسەر چاوی بینەر لەسەر ئاراستەکردنی بینەر لەسەر وروژانی ئەو بابەتانەی کە پەیوەستم بە ژیانی ڕۆژانەی مرۆڤەکانەوە ئیتر بابەتەکە بابەتی ڕێکلامی بێ گیاننی پەیامێ بێ یعنی هەر شتێک لەو بابەتانە ئەوە پێڵێن ڕێکلامی دووڕەهەندی یعنی نەک ڕێکلام زیاتر چێتە بابی پیشاندان و ینی لە هەموو بوارێکە ئەتوانرێ گرافیک دیزاین ئیشی پێ بکرێت. باشە کاکۆسار ئەو ئیشەی کە بە گرافیک دیزاین نەکرێت بۆ گەاندنی پەیامێکەوە نیە ئەم پەیامە لە چیەوە سەرچاواگرێ بۆ منە لەوە سەرچاواگرێ کەسەکەیت بۆ کۆمپانیایەکی هەیە فرۆشتیارە با بڵێن دەیەوێت خەڵک ڕابکێشە بۆ لای بابەتەکەی خۆی بەلای کاڵەکەی خۆی کاتێک دێتە لای ئێوەکو گرافیک دیزاین چ شتێک بڕیارەدا لەوەی کە ئێوە بتوانن پەیامەکەی بەباشی بگێن زۆر ڕاستە طبعا هەموو کەسێکە خاوەنکارە پەیامێکی هەیە و خوازیارە کە بە زووترین کات بە خێراترین کات ئەو ئامانجەی هەیەی بگاتە لای کەستمەرەکانی بگاتە لای فرۆشیارەکانی و فرۆشیارەکانی تێگەیشتنێکی تەواویان هەبێ بۆ ئەوی کە بێن بابەتەک ئەو شتێک کە ئەو پەیامەکەی پێی هەیە لی بکڕن ئیتر لە بزنسێکی بچووکەوە دەست پێ بکە تا بزنسێکی گەورە ئێمە کڕیارەکان کێن بۆ لامان بەهۆی کە ئێمە ئەزمونێکی درودرێژمان هەیە لەم بوارەیە و کۆمپانیای تایبەتمان هەیە لەم بوارەیە کە ئێمە ئیشەکەین یەن داواکاریەکانیان پێشکەشی ئێمەکەن بۆ نموناڵ ئێمە لۆگۆیەکمان هەیە ئیتر یا بروشورێکە بۆ نمونە یان مەسەرەن نامیلکەیەکە یان پۆستەرێکە یان هەر بابەتێکی ترەکە ئەوان داوا لە ئێماکەن ئێمە دیزاینیان بۆ بکەین ئێمە هەندێک جار بیرۆکەکانی خۆمانە خینە پێشچاویان ئەڵێن ئێمە ئەم بەم بیرۆکانە ئیشەکەی تۆ زیاترە چێتە پێشەوە بەڵام بەداخەوە خواستێک لای خاوەنکار هەیە لەبەروی خۆی خاوەنی کارەکەیە خاوەنی هەموو شتێکە بە بەردەوامی تداخلی مەسەلەی دیزاینەکە یعنی نایاڵێ ئەو کەسانی کە پرۆفیشنەڵن لەو مەجالە خۆیان حەقی خۆیان لەلایەک ئەتوانی ئەگەر بیکەین بە پۆینت لە 120 لەوانەی حەقی ئەوان بێ بەڵام لە 180کەی ئەوە کاری منە کاری منە چکە من تایبەتمەندم لەو بوارەیە من ئەزانم چی بۆ خاوەنکارەکە باشە بە چ شێوازی ئەتوانم پەیامەکەی ئەو بەڕوونتر بگەێنم بە کەستمەرەکە بەس ئەو وێنایەکی دروست کردو لە مێشکی خۆیە ئەگەر بێت و من ئەوەی بۆ نەکەم ئەو زەرمەند دەبێت بۆیە لە هەموو حاڵەتێکە ئێمە زیاتر جەخت لەوە ئەەکەینەوە ینی خۆم زۆربەی کەستمەرەکان کە وەکو هاوڕێیان لاتۆ ینی بۆ بە فرێندلی هەنێ جار بە قسەیان ناکەم ئەڵێم نە تۆ ئیشەکەت بەجێ بڵە بۆ من ئەوە اختصاسی منە تایبەتمەندی منە من ئەزانم چی بۆ تۆ ئەەکەم بۆیە لەو لایەنەوە ئێمە هەمیشە ینی خۆی پندێکەیە لە مەسلەی دیزایناڵێ دیزاینەر دیلی کڕیارە یعنی هەمیشە ئەبێ کڕیار قەیناک ڕاستە تۆ پارەت پێ بزنسەکە دامەزراندۆ بەڵام شەر نییە لە هەموو شتێ بزانی بە تایبەت لە مەسلەی دیزاین و ڕێکلامە ئەبێ بەجێ هێڵی بۆ کەسی تایبەتمەند بۆ کەسی پسپۆر لەو مەجالەیە باشە کاکۆسار ڕێکلامێک کە بۆ منە لەسەر پۆستەرێک بکڕای لەگەڵ ڕێکلامێکی تر کە لەسەر دیوارە یاخود لەسەر شوێنێکی تر کرێت چ جیاوازەیەکیان هەیە ئەم ڕێکلامانە لە ڕووی دیزاینەکەشیەوە بڵێ پۆستەر ئامانجی خۆی هەیە مەسەلەن کە ناوی ئەنەی پۆستەر ئامانجی خۆی هەیە وەک لەوەی کە تۆ وێنەیەک لەسەر دیوارێکی کێشی باش نییە
پۆستەر ئەبێت تۆ هەدەفێکە بێ یان ئەمە مەسەلەن بۆ بانگەشەیەکی سیاسیە بۆ بانگەشەیەکی بازرگانیە بۆ بانگەشەیەکی کۆمەڵایەتیە بۆ بانگەشەیەکی تەندروستیە وەکو مەسەلەن لە سەردەمی کۆرۆنایمە بینیمان لە ڕێی پۆستەرەوە چۆن ڕوونکردنەوە یعنی پامی ڕوونکردنەوە ئەگەینی بە خەڵک مەسەلەن کە تۆ پۆستەرێکت دیزاین کردووە ئەبێ ئەم پۆستەرە وا دیزاین بکەین بۆ نمونە ئەوەی خوێنەوارە ئەوەی نەخوێنەوارە ئەوەی مناڵە ئەوەی گەورەیە لە پۆستەرەکە تێبگا تێگەی مەسەلەن مەجموعەی ئایکۆنی تایبەت بەکارێنی بۆ نمونە لە مەوزوعی کۆرۆنایە کۆمەڵی پۆستەر دیزاینەکرا کە کەسێک متەلەقی بوو کەسێک بینەر بوو کە سەیری پۆستەرەکەی کرد یەکسەر تێگەشت کە ئەم پۆستەرە پەیامی لە چییە ئەمە ستانداردێکیە کاکۆسار دەبێت لە سەدا چەندی نووسین بێ لە سەدا چەندی وێنە بێ و بێگومان گرافیک خۆی کریدفتی هەیە مەسەلەن بۆ نمونە هەنێ جار لە دەروی وڵاتە شتانە زۆر بەرچاوتەکەیە بۆ نمونە پۆستەرێکی گەورەیە پانتایەکی گەورەی هەیە لە خوارەوە تەنها تێکستێکە یا لۆگۆیەکەیە کامە لەوانەیە گزارش لە قووەتی ئەو کۆمپانیای بکاکە ئێمە لە فەزایەکی گەورەی دنیاە هێزێکی گەورەمان هەیە ئەوە پیشانەیە هەنێ جار مەسەلەن نووسینی گەورە بەداخەوە لای خۆمان زۆر کەمە بینرێ لەبەرەوەی لێرۆ دەرفەتێکی زۆر باشم باسی ئەو شتە بکەم یعنی کۆمپانیا هەیە لەم شارەی ئێمە لە کوردستانە خۆی دەستی هەیە لە ناشرینکردنی شارەکەیە بۆ نمونە ئێمە بەسەر شەقامەکانی سلێمانیا ڕۆین چەندین پۆستەر و ڕکلامی سەر دوکانەکانە بینین کە بەبێ بەرنامە بەبێ هیچ شتێ دانراوە تەنها نووسینە پڕکراوەتەوە وێنەی ناشرین ئەم فلێکسە کە هەم بۆ ژینگە یعنی تۆ پێت وایە بە فلتەرێکە بێ بۆ ئەوانیش بێگومان لە خۆ ڕادانن بێگومان سە خۆ دەمی خاونکاریشکەی تۆڵێ من لە شارەوانی ئەو چی پێڵێن ئەم شوێنانی کە بە شوێنی ڕاستی شەقامەکانە من پارایەن بەکرێ گرتومە چیتی هەڵەواسم هەڵێواسم ڕاستی خۆی وایە ئەبێ وابێ یان ئەبێ فلتەرێکی ڕاستەکەی نابێ وابێ چونکە تۆ ئەبێ حساب بۆ چاوی بینەر بکەی ئەبێ حساب بۆ خەڵک بکەی تۆ بەیانی تە دەرەوە یان لە بینی شارێکا بۆ شارێککە ڕۆی بەسەر جادەکە ڕۆی هەر یەکسەر میزاج تێکە چێ ئەم لا ئەو لای جادەکە و ناوەڕاستی جادەکە هەمووی پڕ بووە لە تابلۆی گەورەی بێمانە کە بەبێ بەرنامەدادێ خۆ لە هەموو شوێنێک لە هەموو دنیاە ڕیکلام هەیە لەسەر جادەکە بیلبۆرد هەڵەواسرێ بەڵام لای ئێمە بێمانەیەکی تەواوی تایە کە هەنێک کۆمپانیا هەیە مەسەلەن پرۆفشنڵ نین داهێنەر نین هەر ئەوەیە کە تۆ پارەیەکیان دەستکەوێ مشکلەکانەوێ بەس پارەیەکیان دەستکەوێ ینی خزمەت بەلایەنە جوانکاریەکە ناکەن من لەم ڕۆژانەیە لە پەیجەکەی خۆم بابەتێکم بڵاو کردەوە لەسەر فلکەی هەواری شار فلکەی هەواری شار کۆمپانیایەک نۆژەنی کردوێتەوە کەچی سەرەکەی لە ناوەڕاستەکەیە پۆستەرێ دانراوە نووسراوە مەیدانی پێشمەرگە دوو کارکتەرن تعبیر لە پێشمەرگەکەم بەڵام بە شێوازێکی زۆر ناشرین یعنی ئەمە ئەبێ لایەنی بەرپرز مەسەلەن ئەم شتانە ببینێ بە فلێکسێک دانراوە تۆ ناو مەیدانی پێشمەرگە کە لە وڵاتان مەسەلەن بۆ ناوێکی گەورەی وەکو پێشمەرگە ئەبێ سیمبولێکی گەورەیە ئەبێ مێنومنتی تایبەتی بۆ دروستکرێ نابێت تۆ بی لە فلێکسێکە ئەمە پیشان بە یان مەسەلەن ئەچیت لە دەرەوەی شار لە بازگەکان کە نزیکە بێتەوە وێنەی ئەم شەهیدانە کەوانە شەهیدی کوردستانن مەفروزە زۆر بە جوانی گزارشتیان لێ بکرێ ئەبینی لە پێش بازگەکانە مەجموعەیە وێنەی پێشمەرگە و ناویان و هەنێکیان هەر کاڵ بۆتەوە کە سوکاریان دڕاوە یعنی بەداخەوە ئەمە لە جوانی و پیرۆزی خوێنی شەهید کەمەکاتەوە من لێرە پامێکمێ بۆ دەستگای شەهیدان ئەبێ ئاگەی لەم شتانە بێ یعنی من وەکو کەسێک کە ئەتوانم بڵم پسپۆڕیەکم هەیە لەو مەجالەیە ئەتوانم کۆمەکیان بکەم بۆی دروستکردنی بیرۆکە کە هەموو ئەم وێنەی شەیدانە کۆ بکرێتەوە لە مۆنومنتێکی گەورەیە تعبیر لە ناو لە جوانی پێشمەرگە بکە ینی بەداخەوە هەتا باسی بکەی خەلەلمان هەیە لەو مەجالەیە ئەویش پێوەستە بەچیەوە بەوەی کە مەسەلەن ئێستا بۆ نمونە لە شارەوانی بەشێکی هۆبەیەکی تایبەت نییە بۆ ئەوەی کە مەسەلەن ئەمە ڕێک بخە تۆ ئۆفیسێکت داناوە یان کۆمپانیایەکە داناوە یان مەسەلەن دوکانێکت داناوە پێت بڵێت تۆ بۆ تەیە بەست لەم چوارچێوەیە بانگەشەکەت بکەی کابرا دوکانێکی داناوە یەک تابلۆی گەوری کردو بە تەنیشتیەوە ئەوەی تر چۆتە تەنیشتی ئەوەی ترەوە هەر بە ئاوە بەلاکە سەیریەکەی یەک دنیا ناڕێکی بینی لەم شتانەیە کە ئەگەر یعنی ئێمە سیمای شارەکانمان بەچی جوانە بێ کە تۆ شەقامێک لە ڕووی ئەندازیەوە جوان بێ بەڵام تابلۆکە ناشرین بێ شەقامەکە شتێکەیە بۆیە هەمووی پەیوەندی بەیەکەوە هەیە زۆر باشە کاکۆسار ئەگەر کەسێک یەکەم جاری بێت بێوێت ڕیکلام بۆ
کۆمپانیەکەی بۆ بەرهەمەکەی بکە کە بۆ منە تازەیەتە ناو خەڵکەوە لەگەڵ کەسێکە چەند جارێک ئەم ڕێکلامانەی دووبارە کرد بێتەوە چه جیاوازیەکی هەیە لە کردنی ئەو ڕێکلامانەیە لە ئێوە ئەزانی چۆنە مەسەلەن بۆ نمونە بەداخەوە ینی کەسێکە وەکو باسم کرد کە ئێوە بزنسێ دامەزرێنێ هەمیشە خۆی هەوڵەیە خۆی هەموو شتێوێ خۆی دیزاینەر بێ خۆی ژمێریار بێ خۆی دامەزرێنەری کۆمپانیاکە بێ بەڵام ئەگەر بیتە لایەنی پرۆفشنەڵی ئەبێ بێت ڕاوێژ بکە مەسەلەن بۆ نمونە لە ڕووی مارکتینگەوە کەسانی پسپۆر بێنێ مەسەلەن بڵێ من بزنسێکدا ئەمەزرێنم ئەمە ناوەکەمە چۆن ئەم بزنسە لە ماوەیەکی کورتە ینی لە جەدوایەکی بۆ دروستکە بڵێ لە ماوەی 6 مانگە تۆ چۆن ئەتوانی ئەم بزنسەت گەشە پێبی لەگەڵ کۆمپانیای تایبەت بە مەجای دیزاینە ئەویش چی بۆ بکە مەسەن لە سەرەتایە لۆگۆی بۆ دیزاین بکە چکە هەموو ئیشێک هەموو پیشەیەک ئێستا لە دنیا وای لاتۆ تۆگە لۆگۆت نەبێ چکە لۆگۆ ناسنامەی کارەکەی ناسنامەی بزنسەکەتە تۆ ئەبێ سەرەتا بێ لۆگۆ دروستکەی اینجا ئەگەر بیتە ئاستێکی بەرز مەسەن شەریکاتێ داوای گایدلاینەکە ینی ئەلبومی زانیارێکی سەبارەت بە لۆگۆکەی کە چۆن بەکاریە لەسەر شتەکانی کە ئەم شتە زۆر کەمە ینی خەڵک مەسەن کە بزنسدا ئەمەزرێنێ بۆیە سەیرەکەی دوای فترەیەک بزنسەکەی شکستێنێ چکە ڕاوێژی نەکردووە نەهاتووە مەسەلەن بەم شێوازە ئیشەکانی ڕێک بخە بۆیە ئەم خەلەلە دروستە بێ گرنگە ئەو کەسانی کە یان بۆ لای کەسانی شارەزای وەکوی گوێ لە ڕابۆچوونەکانی ئێوە بگرن بۆ ئەوی کە کارەکانیان پیشەکان زۆر بە باشتر بچێتە ناو خەڵکە بێگومان چکە ئێمە پەیامەکەمان چییە ڕاستە ئێمە بزنسەکەین داهاتێکمان هەیە مەسەلەن کۆمپانیایەکمان هەیە کە ئەو ئیشانە ئەەکەین بۆ خەڵک بەڵام لە بەرامبەرە ئێمە خزمەت ئەەکەین زۆر ڕاستە باشەکاتۆکو دواییم سەرکا کۆسارەگەر بیکەم ئێستا بۆ منە هەر ئەم ڕکلامە دوو ڕەهەندیەیە کە پەلە کێشە بۆ سێ ڕەهەندی و چەند ڕەهەندی تریش ینی هەندێک وێنەی جوڵاوە جارانیت هەر وێنەی ستیلە ئەکرێ بە وێنەی جوڵاو ئەبێ بە موڤ و وەکو لەسەر شاشە هەندێک لە دیمەنەکانمان بینی لەمانەشا کەسانی وەگەوە بڕیاردەنیان ئێوە جیاوازن لە کەسێک کە ئیشی موشن گرافیتێکە ئەوەی کە ئیشی گرافیکی جوڵەی دەکات باوازدان بۆ کەس لەمان تێبگات ڕاستێکی کاگاری ینی هەموو بەشێک لە مەسەڵەن ڕێکلامی جوڵا و ڕێکلامی وەستا و مۆشن گرافیک ئەمانە هەر یەکە و تایبەتمەندی خۆی هەیە هەر یەکێکیان ئەتوانێت لە بزنسە لە بزنس پلانە مەسەڵەن کە تۆ پلانێدانی بۆ بزنسەکەت کۆمەڵێ جۆری ڕێکلام هەیە رادیۆ هەیە تەلەڤیزۆن هەیە ئەوەی بینراوە بیستراوە ئەم بابەتانە ئەمانە جیاوازە ئەوەی ئێمە پەیوەندی بە چیەوە هەیە لایەنەکەی ئێمە گرافیک دیزاینە ئەویش مەسەلەن بۆ نمونە لە بزنس کارتێکەوە تا گەورەترین جۆری ڕێکلام مەسەلەن دروستکردنی کەتەلۆگ دروستکردنی بروشور پۆستەر مەسەلەن ستاندی ڕۆڵاپ یعنی لایەنەکەی ئێمە ئەواگرێتەوە ینی شتەکان زۆر زۆر جیاوازن بۆ نمونە بزنسێ دروستەکەی یەیت لە کۆمەڵەیە ئامانجا ئیشەکە یەکێک لە ئامانجەکانە مەسەلەن ئەوەی ئێمەیە کە تۆ یەیت هینەکەی مەسەلەن فیمێ دروستەکەی بۆ بزنسەکەت ینی لۆگۆیە دروستەکەی بزنس کارتەکەت لەگەڵ فۆڵدەرەکەت لەگەڵ هەموو ئەو بابەتانی کە پێڵەن ستیشنەری قەرتاسی ئۆفیسەکەتە هەمووی ئەەکەی بە یەک شێواز کە کەسێک مەسەلەن ئەم بزنس کارتی تۆ ئەبینێ لەگەڵ چیسێکی کارتۆنە یەکسەر ئەزانێ ئەم دوو ئیشە پەیوەندی بە یەک شوێنەوە هەیە تێگەی چۆنە دوای ئەوە ئەو کەسە مەسەلەن پلانیشکە دانێ دروستکردنی ڕێکلامی ڤیددیۆیە ئەویش لەگەڵ کۆمپانیای تایبەتمەند بۆ مەجالە هەمووی وەکو زنجیرێک پەیوەندیان بە یەک زۆر باش دەستە خۆش بە کاکۆ سار سوپاس بۆ پاریزانیارەکانە سوپاس و ئامادەبوونێت زۆر سپاس بۆ